لە کارنامەی کاری حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانیدا بە چەند بڕگەیەک ئاماژەی بە دۆخی کەرکووک و ناوچەکانی دیکەی دەرەوە ئیدارەی هەرێم کردووە. بە پێی زانیاریەکانی شەم بڕگانە بە پێی ڕێکەوتنی سیاسی نێوان هێزە سیاسیەکان هاتووەتە ئاراوە. پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێت چاوەڕێی دەرەنجامی ڕێکەوتنەکەمان لەگەڵ سۆدانی دەکەین. بەڕاستی ئەم بەرنامەی کارەکەەوە وەکو وەرقێکی سیاسی کورد بەکاری هێناوجە بە تایبەتی فراکسیۆنی کێتی نیشتمانی کوردستان کە داکۆک بووین لەسەر چەند خاڵێک بۆی لە بەرنامەکەی محەممەد شیع سودانیە جێگیر بکرێت. خۆشبەختانە کۆمەڵێک خاڵی تیا جێبەجێ کراوە. ئێمە گەشتبینین لەوەی کەوا هەنگاو بندێت بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە لە پەرلەمانیش بە کۆی دەنگی لەسەر درا ئەو بڕیارانە ئەو بەرنامانە لە پەرلەمان دەنگی لەسەر درا بێتە کارنامەی ئەو حکوومەتەوە. ئێمەش وەکو خۆمان وەکو پەرلەمانکاران وەکو کورد و وەکو فراکسیۆنی کێتی نیشتمانی کوردستان چاودێری تەواو ئەبین بۆی ئەو بەرنامانەکەەوە بە شێوەیەکی ئەو ئیتفاقکەوە وەک اتفاقێکی سیاسی لەسەر کراوە جێبەجێ بکرەوە. خاڵی زۆر گرنگیتایە بۆ کورد وەکو ئاماژەمان پێکرد. ناکۆکیە سیاسیەکانی نێوان پارتی و یەکێتی کاریگەری تەواوی لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک هەبووە. ئێستا داواکاریەکان لە داواکاری نەتەوەیی و نیشتیمانیەوە بوونەتە داواکاری حزبی و شەخسی. ئەوەی کە کێشەی ئێستا ئەو داخوازیانی کە ئەمان باسی دەکەن لە کارنامەکەی حکوومەتەکەی سوودانیا هەیە بۆ خۆی داواکاری لاوازن و داواکاری حزبین. لەبەر هەندێک لە داواکاریەکان تەواو مۆرچی حزبی و داواکاری حزبی لایەنێکی دیاری کراوە. چۆڵکردنی ئەنجومەنی سەرکردایەتی حزبێ لە شاری کەرکووک ئەمە داخوازی نەتەوەی نیشتیمانی نییە. دەرکردنی پەکەکە لە شنگال ئەمە داخوازیەکی نەتەوەی نیشتیمانی نییە. پەیوەست نییە بە داخوازی خەڵکی ئەو ناوچانە. بۆیە ئەوەی کە جێگای ئەسەفە ئەوەیە زۆرێک لەوەی کە پێی دەوترێ کارنامە و داخوازیەکانی کورد لە کارنامەکەی حکوومەتەکەی سوودانی داخوازی حزبین. لەو فەرەزنا ئەوێ مەسەلەن لە قازانجی کورد بارودۆخی کەرکووک ئاسایی کاتوە لەبەرەوەی کورد لە کەرکووک زۆرینەیە. بەڵام گوێ لە پرۆژەی چێ بگرێ. ئەوەی کە موسیبەتە گەورەکەی ئێمەیە ئەوەیە کە تایسەیەکی پارتی ڕێک نین، ینی کۆک نین لەسەر بودجە، لەسەر پەرلەمان، لەسەر بەغا، لەسەر هیچ شتێ ئەمانە کۆکنین کە ئەمانە کۆکنین بەڕاستی وەکو ئەوەی کە لە حکوومەت بینیمان لە هەر لە بیدایەتەکەیەوە بە زەرەری کورد شکایەوە. کۆمەڵی وەزارەت بە فەراغ ماوەتەوە. بۆیە بەڕاستی ئەبێ ینی ئێمە وەکو هەمیشە وتمانە بێجارێک کورد ماڵی خۆی ڕێخە. ئەگەر لە هەرێمی کوردستان ڕێکی ناخە ئەبێ بەڕاستی بۆ کەرکووک پرۆژەیەک هەبێت نێوماڵی خۆی ڕێخە. چکە ناکرێ لە دوای 3 کابینە هێشتا بارودۆخی کەرکووک بەم شێوەیە بێنێتەوە کە بەڕاستی ئەو ئاسەوارە خراپەی کە هەیەی و ئێستا بەسەر کەرکووکەوە تا 100 ساڵی تر زەرەرەکەی هەر ئەمێنێ ئەوەی کە ئێستایەکی پارتی بە کەرکووچێک. لە دوای ئۆکتۆبەری 2017 ئەمە سێم کابینەی حکوومەتی عێراقا نەیتوانی وە دۆخی کەرکووک ئاسایی بکاتەوە. ناکۆچەکانی هەردوو حزبی دەسەڵات لە لایەک و بێمنەتی حکوومەتی هەرێم و ناوەند بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک لە لایەکی دیکە بارودۆخی شارەکەی بە ئەمڕۆ گەیاندووە. وەیە بە پێویست دەزانرێت دۆخەکە ئاسایی بکرێتەوە و پەراوێز خستنی کورد لە هاوکێشە دەستوری و ئیداری و ئابووری و سیاسیەکانی شارەکەدا کۆتایی پێ بهێنرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.